سڵاوتان لێبێت دوای ئەوەی لە ماوەی ڕابردوودا بۆ ماوەی زیاتر لە 15 ڕۆژ مامۆستایان و فەرمانبەران مانیانگرت لە بەردەم ڕێکخراینەتەوە گوردوەکان و بە ئەنجام نەگەیشتن و هەوڵێکیش هەبوو بۆ شکاندنی بایکۆت لەبەرەوە مامۆستایان و فەرمانبەران بڕیاریاندا شاردەماری ئابووری سنووری زۆنی سلێمانی بوەستێنن ئەویش بە ڕێگریکردن لە هاتوچۆکردنی ئۆتۆمبیلە بارهەڵگرەکان کە سوتەمەنی دەگوازنەوە واتە تەنکەرەکان وەکو دەبینن لە ئێستادا ژمارەیەکی بەرچاو لە تەنکەری سوتەمەنی لەسەر ڕێگای ئەربەت ڕێگایان لێگیراوە بە ناچاری وەستاون هۆکاری ئەم وەستانەش بۆ ئەوەیە کە لە مامۆستایان و فەرمانبەران دەڵێن تا ئەو کاتەی کە جوابیان لێ دەگێڕێتەوە لە ناڕەزایەتەکان بەردەوام دەبن و ڕێگە نادەن ئۆتۆمبیلی تەنکەر لەم شەقامەدا هاتوچۆ بکە تەنیا ئەوەی ڕێگەی پێدەدەن بارهەڵگری ئاساییە یاخود ئەوانەی کە تەڕە و وشکە دەگوازنەوە لە نێوان پارێزگای سلێمانی و کۆماری ئیسلامی ئێراندا و من دەچمە لای بەشێک لە مامۆستایان و بەشێک لە فەرمانبەران کە ڕێگاکەیان گرتووە بزانم هۆکاری ئەم بڕیارەیان بۆچی دەگەڕێتەوە و پەیامیان چیە بۆ دەسەڵات و تاکەی لەم بڕیارە و لەم هەنگاویان بەردەوام دەبێت لەگەڵمان دەبێت. وڵا ئێمە وەکو مامۆستایان دیارە 11 ساڵە بەردەوامین لە ئەم خەباتی ناڕزایەتی و بایکۆت و خۆپشاندانە بۆیە هەر بۆ نەوەساین کە بایکۆتی وەڵکانی خۆنگن بەڵکو بە هەمیشە خۆپشاندانیشمان کرد ئەم خۆپشاندانی ئەمڕۆمان یەکێکە لەو خۆپشاندانەی کە نەک مامۆستایان هەموو کەسێک گەشتەوە قەناعەتە بەڵام مامۆستایان هەڵوێستیان هەیە لەسەرەوەی کە نەوت داهاتەکەی بۆ چێە هەمووی دیارە داهاتەکەی بۆ هاوڵەتێنی خۆیان خۆمان بەکاری نایەنەوە دیارە داهاتەکەی ناگەڕێتەوە بۆ عێراق و کە لەگەڵ عێراقا وەکو باسەکرێ ڕێکەوتنێ بکەن کە لەوێەوە بودجە بۆ هەرێم کوردستان بدەن بۆیە ئێمەش وەکو مامۆستایان بیرمان لەوە کردەوە کە مادام داهاتەکەی بۆ ئێمە نەبێ بۆ گیرفانی کۆمەڵە خەڵکێکی تایبەت بێ کە چەند کەسانێکن بۆیە بڕیارماندا ئەم داهاتە ڕاگرین و هەتا داواکاریەکانمان جێبەجێکەین بەردەوامە بین بۆ هەر جارێک بۆ هەر ڕۆژێک خەباتی مەدەنیمان بە جۆرێکی تر گۆڕانکاری بەسەرایانین و ئەمڕۆ یەکێ بووە لە ئەو کارەنەمان کە ئێمە دوو داواکاریمان هەیە هەم موچەی مانگی 12 لەگەڵ پلە بەرزکردنەوە و تەوتینیش ئەو یەکێکە لەوانەی کە لە داواکاری دەرچووە بۆتە یەکێک لەو بابەتانەی کە هەمیشە بە خاڵێکی جەوهری دەنیشانمان کردووە. ئەتوانین بڵێن ئەم هەنگاوی ئێستا کە مامۆستایان و فەرمانبەران ناویانە لە ئەنجامی ئەو بێهیوابوونیانە لە دەسەڵات کە دەسەڵات وەکو پێویست بەدەمیانەوە نایەگەر بێت و دەسەڵات بەدەمیانەوە باتنە ئەمان ناشان نەبوون ئەم ڕێگایەدا بخەن بە ڕووی بارهەڵگرەکان بەتایبەتی تەنکەرەکانی سوتەمەنی ئەمە لە ئەنجامی بێهیوابوون نایەت؟ بەڵێ حتمما وەکو بێهیوابوون جارێ مامۆستا یەکەم بێهیوانیە لەم خەباتی کە دەستی پێ کردووە چونکە لە دەسەڵات بەڵێ خۆی دەسەڵات بەڕاستی ئەتوانی نایی ننین دەسەڵاتێک کە وەکو دەسەڵاتی ئەو وڵاتانە خەمخۆر بن بۆ هاوڵاتیەکانیان بەڵکو ئەوان خۆیان بە زۆر خۆیان سەپانەوە بەسەر ئەم میلەتەیە کە من ئاوا سەیرەکەم لە ڕاستیە ئەوە دڵنیا بە هاوڵاتیانی کوردستان ئاگادار هەموو موچە خۆران ئاگادارەکەینەوە کە نەک ئێستا نەک 2025 2030 2040 ئەم دەسەڵاتە بەردەوام بێ و وەزعی خەڵی سا خراپترە من یەک نمونەیەکەێنمەوە کە لە دوو هەفتەی ڕابردووە باسی ئەویان کروتیان موچەی مانگی یەک لیستی موچەی مانگی یەک بۆتە لیستێکی بنەما لەبەرەوە هەر گۆڕانکاریەک لە دەرماڵە و هەر سەرموچەیەک نابەستین لەبەر خاتری ئەوەی تا هەر 12 مانگە حکوومەتی عێراق بەپێی ئەم لیستە موچە ئەنێرە بۆیە خەڵک زۆر دڵی خۆش بوو خەڵکە بڕخنی لە مامۆستاگەی مامۆستایان ئەوە موچەی 12 مانگەکە دابین کرا هیچ یەک ڕۆژ دوان ناکەێت بەڵام ئێستا حکوومەتی هێرێمەوە ئاگادارین بە جۆرێکی تر لیستەکەی جارێکتر ئامادە کردوێتەوە کێشەی بۆ عێراق دروست کرد عێراق نازانێت چیان لێ بکە کەواتە ئەمە تەنها کات بە فیڕۆدانە ئەمە تەنها بۆ ئەویانە هەر مانگەیەک بگەێنە 40 بۆ 45 ڕۆژ. وەکو خانمێک بەم سەرمایە چی وای لێ کردی بێتە دەرەوە؟ وەڵا ئەرکی سەرشانەوە ینی و هیچ شتێک نێوام لێ بکە ئەرکی سەرشانمانە. جۆرە خەباتە بە ئەرکەزانی؟ بە ئەرکی دەزانم بەڵێ. ئەوان 10 ساڵە دەستیان گرتووە بەسەر قوتی ئێمەدا. ئێمەشێنی وەلەوە مشتێکی بچووکە لە خەرمانێکی گەورە بتوانین ینی ڕۆژێک دوو ڕۆژ دەست بگرین بەسەر ماڵی خۆمانە ینی قوتی ئەوان نییە. قوتی ئێمەیە کە ئەوان بە زۆر داگیریان کردووە.
پێشتر خەڵک دەیوت ڕخنەگران دەیانوت ئێوە بۆچی لە بەردەم ڕێکخراوێتەوە گرتوەکان لە شوێنی ئەمانان بۆ ناچن بۆ هەولێر چوون بۆ هەولێر دوایڵم بۆ ناچن ڕێ لە تەنکەرەنەوتەکانەگرنەوە ڕێ لە تەنکەرەنەوتەکانەگرن کەواتە ئێوە هەموو ڕێکارەکانتان گرتوۆتە بەر چ داواکاریەکەیە لە تەواوی چین و توێژەکان کە بێن هاودەمتان بن و هاوکاتان وڵای داواکاری بێن داوای مافی خۆیان بکەن ینی هاوکاری ئێمە نەبن داوای حەقی خۆیان بکەن بۆ خۆیان بێنێنی بۆ مافی خۆیان بۆ ژیانی خۆیان شایستەی خۆیان کە ژیانێکی شایستە بژیان داوامان ئەوەیان بێن داوای مافی خۆیان بکەن پشتیوانی مامۆستایانەکەین بۆ ئەم وەزعە یعنی حکومەت هیچ باکێکی نییە بەم نیشتیمانەی خۆی بەم میلەتەی خۆی وایە ئەمە نقطەی بێباکی دەسەڵات و بێهیوایی ئێوە بوو لە دەسەڵات کام ئەم هەنگاوە قورسەتان ناوە بەم کەشە ساردا ئەم ڕێگا سەرەکیتان بەڕووی تەنکەرەکانە داخستووە بەڵێ بەڵێ ڕێک وایە من ئێستا خۆم مناڵم لە ماڵەوە بەجێڵەوە بە سۆک و هەڵوێستێک هاتوون بۆ ئێرە بۆ پشتیوانی مامۆستایان داوایەکت هەیە لە تەواوی چین و توێژەکان کە هاوکاری مامۆستا فەرمانبەر بن لە هەڵوێ هەستە گرنگەدا بە تەنیا گیان نێڵن وڵای داوای پشتیوانیان لێکەین داوای پشتیوانیان لێکەین بەس بەداخەوە ئێستا هەمووی فەرعێکن لە دەسەڵات هەر هەمویان بەشێکن لە دەسەڵات بەداخەوە هەمویان یان بەشێکە ئێمە داوایەکی نیشمان نییە بەس داوای مافێکی سەرەتایی خۆمان بەس موچەکە بێ کارەبا بێ ئاو بێ هەموو شتێ ڕازین بەس موچەکە یعنی دڵی مناڵەکانمانی پێخۆشکەین تا ساڵە زیاتر لەسەر جادەن هیچ جوابی نییە کەواتە وتمان ڕێگا بگرین لەو داهاتەکەی دزن و کەس سوودی لێوە ناگرێت تەنها خۆیان نەبێتەوە حیزبەکە نەبێت کەس سوودی لێوە ناگرێت ئەمە هەستان بە ڕێگاگرتن لە تەنکەرانە کە ناوتەکانە زن بۆ دەرەوە پێت وایە ئەمە فشارێکی جدی بێت لەسەر دەسەڵات بەڕاستی ئەوەیە ئەگەر مەسن بڵێم چی یان داوا ئێمە هیوادارین بەڵام ئەگەر ئەمەش نەبێت ئەتوانین ڕێگای کە بودی بەڕێ ئەگەری نییە تەنکەرەکان ڕێگای بەدیل بەکاربێنن یان نییە ئەمەش شاڕێگایە من نەوەڵە جارێ فشارەکە بەردەوامە مەبەستم ئەوەیە ڕێگای بەدیل هەیە بۆ تەنکەرەکانیان نییە ئەمان هە تەنکەرەکەیان ماوە تەنکەرەکەش هۆ تایسن ئەمریکا ئەوەی ئەگەری نییە لە سیتەکەەوە بە نائاسایی هاچووی پێ بکەن یان مەرجنیە هەیە بەسەوە ناڕەحەتەوە ئەینا دوو ڕێگە هەیە و خەراجانی شێ و منش سیتەکی شێ دوکانیان ناڕەحەتە بۆ تەنکەر بۆ سیارە قەمەرە نەبێت دەتوانن پێتان وایە ئێوە هاتوچووی تەنکەرەکان بە قەتعی وەسێنن هەر تەنکەرەکان بەڵێ لەم ڕێگای ناسیاری کار ڕات یادیە هەربارەی کە بێت تەنها تەنکەرەکان نەبێت لەبەرەوە نەوتەکەت لەمە ڕابردووە ڕەخنەتان لێ گیرایە و بۆچی ناچن ڕێ لە تەنکەرەکان بوونەوە ڕێتان گرتووە کەواتەی سا پێویستان بە هاوکاری و هاودەمی فەرمانبەران و مامۆستایان دیکەی وەکو جاران چۆن بێ ئەندام پەرلەمانەکان بێت خەڵک بێت ڕێکخراوەکان بێت بێن بە دەمانەوە بۆی تر ئەم ڕێگای شەوی جادانە چارەسەر چیە ئەمە بێهیواییە بێهیوای وای کردووەکە وانە بەڵام ئیتر هیوایی لە دەسەڵات دەسەڵاتەوە هیچ هەر چیە بێ ئەو بەکارێنێ بۆی گاتە مەرامی خۆی بە تەنکەر بێت بە دەبە بێ بە حەوان چۆنە بە ئەیبە بەڵام ئیتر من ڕێگایکی لێکدین تا بدان ڕێگای کە دۆزین خەباتی خۆمانەکەین کاری خۆمانەکەین ئیتر ئەنجام ئەوە ئیتر لە کۆتایە دەرەکەی بەڕاستی بەڵام ئیتر خۆ ئەم کارانەش نابێ بوەستێنرێ بەڕاستی خەباتێکە هەموو حیزبەکان خەباتی خۆیانەکەن ئاڵێ ئەگەین بە ئامانجی خۆمان ئێمەش ئەمانەیە و خەباتی خۆمان بەردەوامی خەباتی فەرمانبەران و مامۆستایان بۆی بگەینە ئامانجێکی مەبەستی خۆمان کە بریتە لە موچە و پلەوەرزکردنەوە و هەموو کارەکانی پەروەردەی و بڵێم ئەو شێوازانەی کە ئێمە گوتمانە بەر ڕێکخرا کارێکی مەدەنیانەیە وەرە قەرەباڵقەکە زیاتر بوو تۆ بڵێ تەنکەرەکان لە ڕێگەی لاوەکی وە نەڕۆن حتمما ئێمە کەسا زۆرتر هاتین قەرەباڵق بوو بەڵام ئێستا سیرەکان دیارە تەنکەرەکان شوێن و کنوکەلەبەری تریشیان دۆزیوەتەوە لەو ڕێگانەوە کارەکانی خۆیانەکەن و ئیشەکانی خۆیانەکەن جێبەجێیەکەن بەڕاستی ئەمەش یعنی ئەبێ پلانێکی تۆکمەی تر دابڕێژێتەوە بۆم کارە حەقوایە مەسەلە بگەریتە شوێنی مەرزەکان یا لەو شوێنانیترەوە لەو شوێنە ئەساسیەکان بگری ئێستا ئێرە لاوەکیە بەڕاستی لە پێشم دەرچەی زۆرە دەرچەی زر پێشتر هەیە لە پێشەوە دەسەڵات بەدەوی فێڵاگەڕێ بۆەوەی تەنکەرەکانی بگوازێتەوە نەک خواستی جێبەجێەکە بەڵێ دەسەڵات لە کاسبی خۆی ناکەوێت ئەو کاسبی خۆی لە کیوە ڕێگیریەکرا لە شوێنێکی ترەوە دەرچێکی بۆ کاتەوە بۆی بگاتەوە ئەمانجە و مەبەستەی کە خۆی هەیەی
ئیتر ئێمەش لێرە خەباتی خۆمانەکەین و هەوڵی خۆمانەین ئەوەندە پێمان کرا قەدەرە مەسەتا ئایکەین کارەکانی خۆمان کرا ئیتر ئەنجامەکەش کۆتاییەکەین کەس نازانێت جارە دیانێ بەڕاستی هیوادارین هیواخوازین خوای گەورە دەروی کەرمان لێ بکاتەوە و بگەینەوە ئەنجامەی کە سەرجەم موچەخۆران و فەرمانبەران بگەن بە ئامانجی خۆیان انشاءالله. کاگوشار وازەحە بەلاتانەوە 10 ساڵە خەباتی مەدەنی بەردەوامی هەیە و بەمەش کۆتایی پێنایەت هەر بەردەوامی ئەبێ و دەنگی ناڕازیش لە دژی نادادی لە ڕاستیا دروست بووە لە نەبوونی ئۆپۆزیسیۆنێکی جددی تێگەی ئەنجومانی مامۆسایانی ئەگینا بەڕاستی ئێستا ئیشی من ئەمە نییە بێم ڕێگە لە تەنکەر بگرم ئیشی منەوەیە لە ناوەندەکانی خوێندن من وانە بە مناڵی خەڵک بڵێمەوە باشە بەڵام دەسەڵاتێکی تاڵانکارەمانەیە خۆتان نەزانەوە لە ئەمان کاتی شاوپۆزیۆنێکی ساختەمانەیە کە ناتوانێت بەرگی لە مافەکانی ئێمە بکە بە ناچاری ئێمە هەساوین بەکردنی ئەم کارە و حتا ئەو ڕۆژەی نادادی هەبێت تاڵانکاری هەبێ بوونی جوڵی داڕزایەتی بەڕاستی جێگەی خۆیەگرێت. من وەک هاوڵاتیەکە دوم تەلەبەمەیە پشتگیری تەلەبەکان خۆمەکەم ئەم مامۆسانش جناب پشتیوانی ئەم دەنگە ناڕازیەکەی هەر زۆر زۆر لەگەڵ مامۆسانم لە حتا سەر ئێسقان باشە دەسەڵات هەموو جارێڵێ خەمی تەلەبەکانتان بێ و بگەڕێنەوە مامۆسایان بۆ وڵەکانی خوێندن بەسەکە خۆی خەمی بوێ ئەبێ داواکاری مامۆسایان چێ بچێت مامۆسایانش پارەی پێ نییە مامۆسای داما بۆ ئەمیاتە دەسەجات خۆ لە خۆشیە نادوو براکەم لە خۆشی هاتووە کەس پارەی پێێنێ بۆ هاتووە خەڵکی عەربەت ئەگەر ڕاستی کردایە حامی وەک بناو پشتگیری مامۆسایەکەی خەڵکی عەربەتوان بڵێن تەواوی هاوڵاتیان لە هاوڵاتیان هەر هەمووی فەرمانبەران هەر هەمی ئەوەی موچەی نییە ئەوەی کە موچەی هەیە هەمی بێتە سەر جادەگاکە بۆ ژماری ناڕزایەتەکان زیاتر هەمی با زیاتر بیارە وەڵا سەر لێرە مامۆستان هەمیان وەساون لێرە بە تەرکەرەکان هەمیان لە پشتوەڕۆن لەوچ موچەش نەبێ بەڵام هەر پشتیوانی لەگەڵ یانە مارە وەڵایەک 250 موچەم نییە و لەگەڵ یانم هەرچوە تەلەبەمەیە لە ماڵوە حسابێ خوێنەواریان هیچ نییە بەوەیان بایکۆتەوە وەیان بایکۆتەوارە وەڵا پشتگیری خواستی مامۆسایانە هەر لەگەڵ یانە مارە وەڵا هەروەڵا هەتا لەم گوزاری عەربەتدا من لەگەڵ یانم برای بەڕێزم وڵی هۆکارەکەی ئەوەیە کە ینی ژیانی خەڵک ژیانی مامۆستا ژیانی فەرمانبەر هەمووی بە بۆنەی حکوومەتی هەرێمەوە بە بۆنەی ئەم دوو سەڵاتەوە زۆنی زەرد و زۆنی سەوز بەداخەوە ژیانی خەڵکیان وا لێ کردووە سەرما بێت گەرما بێت بێتە دەرەوە ناڕەزایی دەرببڕێت داوای مافی خۆمانەکەین داواکەین کە کاکە ئەو مامۆسایانی ئەو فەرمانبەرانەی کە حەقێکیان لای حکوومەتە بۆیان بژێڕێتەوەوانێ ینی تۆچیت ناوی خۆ ناوە حکوومەت بەبێ ئەوەی مافی خەڵک بی کاکە بڕۆ ئەگەر پێت ناکرێ واز بێنە خۆتە فەرموسێرێک ئەو هەموو تەنگەنە ڕیز بۆ لە دواوە ئەم هەموو پارێ بۆ کوێچێ ئەگەر لە خزمەتی میلەتە بەکار بهاتە ئێسێ خەڵک هەمی چاپڵێ بۆیان دەستخۆشی لێکردن بەڵام بەداخ و ئێستا خەڵک هەمووی تفونە عەلەتیان لێکات بەداخەوە مامۆسایان فەرمان مامۆستان بۆ خۆم چەند دۆخی مامۆسا خراپ وڵی دۆخی مامۆستا چیە گەر تۆ خۆت وت بیتەوانە لە مامۆسا ئیشێکی کە ناکات جگە لە مامۆسایەتی پێی ناکرێت و ئیشیش نییە بیکات ینی چاوەڕێ ئەو موچەیە دەکە خۆی بە هەوڵ و ماندووبوونی خۆیتە دەوام و دەرزەڵێتەوانێ و دەوامەکە موچەکەش لای حکوومەتە ئەگەر ئەو موچەی نەهاتێ بێ دۆخی چۆن بێت بەناو مامۆستای ئاینی هەیە بەناو مامۆستای ئاینی دەڵێ موچەکەیان حرامە گیانی منەوە ڕەنگە ج بۆ مێزەلەکەی کردبێتی و مامۆستا ئیگینا ئەگەر تۆزێ هەر لەمانای بسمیلای ڕەحمانە ڕەحیمەکەی تێبگەیشتایە نەبووە کۆی لێ دەسەڵات و ئەوە ئەگەر ڕاستەکە با بچێ بڵێ حکومەت تۆ حرامخۆری مەسوولە جزەکانی یەکێتی و پارتی ئێوە حرامخۆرن کە موچەی ئەو خەڵکە نادەن نەوەکە یەخەی مامۆستایان و فەرمانبەران بگرێ بڵێ ئێ موچەکەتان حرامە لەگات موچەکەی خۆی پێی نادرێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ کە کاتێکی کە ئیشتان بۆکە پێشەوەی ئارەقەکەی وشی بێتەوە موچەکەی بەرێ حەقەکەی بەرێ بەس ئەو مەلایە دیارە مەلای دەسەڵاتە بە لای دەسەڵاتی یەکێتی و پارتی خوێند بێتی حتمما لە مەدرسەی ئەوانە بخوێنێ هەرە بێ ئەوەش فتواکەی بێت وڵی زۆر گرنگە بەڕاستی من ئێستا شتم بۆ کەناڵانی تر کە هاوڵاتیان هەمویان بەشدار بن لەم جۆرە خۆ پیشاندان بێ ڕێپێوان بێ ڕێگرتن بێ لە ڕێگاکانی دزی بەڕاستی ئەمەی کە ئێمە ڕێمانگرتووە ڕێ لەو تاڵانکردن و دزیکردن ئەو دزیە کە بەرپرسانی ئەم وڵاتەیەکەن داهاتی ئەم وڵاتە تاڵانەکەن و لەو لاشەوە معاشی ئێمەیان بڕیوە ئەوان چۆن قوت و ژیانی ئێمان بڕیوە با ئێمەش
سەرچاوی دزیەکانی ئەوان ببڕین ئەو پەیامەکەمانە بۆ هەموو هاوڵاتیان داواکارم کە هەموو هاوڵاتیان بێن بەتەنگمانەوە بێن بەتەنگ ئەم مامۆسایانە بە ڕێزانەوە ئەم خەڵکە بە هەڵوێستەوە خەباتی ئەوانش بێن نەپاڵ خەباتی ئەم مامۆسایانە با بە هەمومان بتوانین کۆتایی بەم دزی و تاڵانی بێموچەی و بێموچەیە بێنین نیشان کار لەسەرەوە کرێ و بێهیوا بکرێن بڕۆنەوە ماڵی تر واز بێنن کۆڵ بن وە کۆڵە ئێوە چێڵن وڵی ڕاستە کار لەسەر ئەوە زۆر کراوە بەڵام من بڕوا ناکەم ئەوە سەر بگرێ چونکە ئەوەی کە ناشیە بۆ ئێرە ناڕازیە بەڵام ئەوەیە کە جارێ لەوانەیە نەگەیشت بێت بۆ قەناعاتە یان جارێ بڕای بەوە نەبێ بەڵام ڕۆژێکی ئەبێ هەمووی بڕوابێنە بۆی کە ئەم دەسەڵاتە ئەبێ بە زەبر و بە زۆر و بە فشار کار بکە لەبەرەوە ئێمە لە 2011 خەریکەمین و بێهیواژ نەبووین و بێهیواژ نابین هیوادارم خەڵکانی تریش بگەنە ئەو قەناعەتی کە ئەم دەسەڵاتە بێ فشاری بکرێتە سەر بەڕاستی ئەم خەواتە تا ئێستا بەردەوامە چکە ئەمانە تاکو زەخت لە شادەمارەکانی ئەم حکوومەتە نەگیرێ بەڕاستی نادێن ژێربار ئێمە هاتوین و مافێکی سەرتایی خۆمانە ئەویش موچەکەمانە موچەی خۆمان و قوتی ئەو مناڵانەی خۆمان کە ماڵەوە بەجێمانشتن بۆ خۆم کە منداڵێکی خۆم پێداویستیم هێنە ماڵەوە من دوو جائەکە بەسەرەوە چکە لەبەرەوەی من خۆم موچەم نادرێتێ ئەویش هەر موچەی دیە مامۆسایان فەرمانبەرم لێرە بەردەوامین بە من 20 ڕۆژ لەوێ بووم 15 ڕۆژی لە ژێ خێمەکە 5 ڕۆژ لە خەستخانە بوو بەجا مانگرەکانەوە ئێستاش لێرە وجودێتمان هەیە و وەرەشمان نەڕووخاوە هەر بەردەوامی هەر بگەین ئامانجی خۆمان ئەگەری نییە لە ڕێگای ترەوە ڕێگای تریان دۆزی بێتەوە تەنکەرەکان هاتچۆ بکەن با ئەگەرێکی هەیە بەس ئەوە شەگرین ئینشاءڵڵا چارەسەر ئەوە شەکەین وازیان لێ نایەن نەوەڵات وازیان نایەن تاکو نەژێ با وەڵامێکی مقنعکەنمان بنەوە ئێمە شەڕۆی ماڵەوە ئەمەش بخوا تاقەتمان لەمرە مەسەڵ نابوەستی تا جێبەجێ نەکەن ناڕۆنەوە ماڵ نەخێر ناوەڵا لێرە بەردەوامی ڕەنگی ئومێد داندا چەقانووە بەڵێ ئێمە هاتووین ئەڵێن کاکە یە موچەکەمان بنێن هیچ شتێکترمان نایە نە پلە پۆستمانەوە نە کاندیدین نە یەکشتین هاتووین کەسێکی ئاسایی ئەم وڵاتە داوای موچەکەمان ئەوانی ئێمە داوایەکەین نەک مافی تاکێکە بگرە مافی هەموو کەسێکە چونکە موچە ئەوەلیاتی ژیانە من کە موچە وەرنەگرم چۆن بژیم لەبەرەوە ساڵێ نیە دوان نییە سیان نییە بەڕاستی وتیشان ئەم ساڵی 2025 قورسترە بێ جا ئێمە بێ هەنگاوی گەورەتر بنین بۆی ئەم کێشانەیتر بیخەینە بنبەست بەڕاستی وتی ڕزگارمان بێ جناب مامۆسایان فەرمانبەر من فەرمانبەری ناڕازیم ناڕازی دۆخی فەرمانبەران بە ئام دۆخی جەناب چۆنە بەگەڵم بێ موچەیە وەڵاهی زۆر خراپە ئەگەر خراپ نەبێ ناین بۆ ئێرە ئەگەر من هەم بێ بخۆم لە ماڵەوەی خۆم و دانیشم بەڵام کە نەبوو مەجبورم پەنابەرم بۆ ئەوەی کە خۆپشاندان کەم بایکۆتکەم بۆی کە حکومەت ناچار ببێتە سەرخەت چەند گرنگە پشتیوانیکردن لەم خەباتە زۆر گرنگە نەک بۆ هاوڵاتی من داوا لە کاسبکاران و دوکاناران و سەرجەم هاوڵاتیانی تریشەکەم بێن بەشداری ئەم جۆرە چالاکیانە بکەن چونکە ئەم وچەی کە وەرێگرین تەنها بۆ گیرفانی من نییە بگرە منی ژەیەمە ماڵم مناڵەکەم و ماڵ و مناڵەکەشم ئەیبا لە بازارە سەرفێکاتەوە ئەیبا لە شوێنی ترا خەرجێکاتەوە هەر بۆ خۆشم بەڕاستی وا بەرەو ڕەمەزان ئەڕۆین ئەبێ ئینسانی تر خۆی ئامادە بکە لە باتەوەی کە ئێستا ئێمە ئەوایە موچێکی باشمان وەرگرتە بڕۆشتی نای خۆمان بۆ ڕەمەزان ئامادەکردا بەڵام سەیرەکەی ئەم ڕەمەزانانی بەهۆی ئەم قەیرانانەوە دروست بۆ سارد و سڕین بەڕاستەکەی دانیشتووی لە ماڵەوە چاوەڕێی خی گەورەین کە ئیشەڵا ڕزقی بنێرێ و مامۆستایانی کە هاتوین بۆ پاپشتیکردنی مامۆستایانی سلێمانی گرینگە خەباتێکی گرینگە کە بەرامبەرە و حکوومەتە بۆ وەستیەوە پێیامێکی پێ بگەێنیت بۆ ئەوەی هەڵوەستە بکە لە سەریت ئەم خەباتانە تا چەندە سەڵات گوێی لێگرێ بەخوای هەرچەندە پەیامی بەگوێدا دەخەن بەڵام ئەو خۆی لێ بەدەردەبا گوێ ڕناگرێت لەبەرەوە عاقیبەتی چێوێت وڵی عاقیبەتی هەرەوەی چەند ساڵەیە کە چەند ساڵێک چۆن ڕۆیوە هەرەوەهاش دەبێت ئەو حکوومەتە باوەڕ ناکەم بەدەم ئەو خەڵکەوە بێ ئەنی زۆر زەحمەت سلااوتان لەبێت ئێوەش ئێمە وەک مامۆستایانی ناڕازی کوێ لە کوێەوە هاتوینە بە پیرە و بانگەوازەی مامۆستایانی ناڕازی سەرتاسەری هاتوینە لە هەر شوێنێک زوڵم هەبێ و
گربوونەوە هەبێت دژی ئەم دەسەڵاتە ئێمە ئامادەین ئەم دەستە جەمعیە کۆمەکیە بەدەمەوە بوون بۆی بە ئامانز بگەین ینی پێویستە کۆدەنجێکی تەواو هەبێ بەڵام بەداخەوە دەبینین بەدەنگاتنەوەیکی باشەیە بەڵام دەکرا زیاتر بێت و زۆرتر بێ بۆی کاریگەریەکانی زیاتر بێ و زووتریش بگەین بە قورجی دەسەڵات بۆی دان بەوەدانە و مافەکانمان دەستەبەر بکەین ڕابردوودا خەبات کراوە بەڵام ئەنجامەکەی زۆر لەوە چێ بەخواستی خۆپشاندەران و مانگرتوان نەبوو بێ چ ئومێدێکە هەیە بەم مانگرتن و بەم چالاکی ئێستا یعنی پرسیارەکە جوانە یعنی 32 ساڵ 33 ساڵە حکومەتی هەرێم بە تایبەتە و دوو حیزبی دەسەڵات ئیش لەسەرەوە دەکەن لەسەر بێ ئومێدکردنی خەڵک مامۆسایەکی ئاینی لە هەولێرەوە ئەوەیان باس کرد کە موچەی مامۆسایان و فەرمانبەر حرامە لەبەرەوەی داوام ناکەن و موچەوەرن بەڵێ بسم الله الرحمن الرحیم دەستخۆشی لە بەڕێستانەکەم زۆر سپاس بۆ بەڕێستان لە ڕاستیە من وەکو خۆم ئەو پەیامەم بیست ئەو مامۆسا بەڕێزە ڕێزی شم هەیە بۆ ئەو مامۆسا بەڕێزە بەس من بۆ چوونی من لەگەڵ ئەوە زۆر جیاوازە هەر کەسێک کە قسەیەک کا بۆچوونێک دەرەبڕێ تعبیر لە بۆچوونی خۆی و کەسایەتی شخصی خۆیەکە بەڵام مرۆڤ بە تایبەتی ئینسانی بڕوادار و ئیماندار ئەگەر ویستی قسەیەک بکات مرۆڤایەتی بەگشتی بەڵام بە تایبەتی کەسانی نوخبە و بە تایبەتی زانای ئاینی ئەگەر ویستی قسێ بکە ئەگەر قسەکەی پێچەوانەی فەرمانی خوا و شریعەتی پیرۆزی ئیسلام نەبوو بۆی هەیە قسەکە بکە بەڵام ئەگەر قسەکەی پێچەوانەی شریعەتی پیرۆزی ئیسلام بوو پێچەوانەی واقع بوو نابێ ئەو قسەیە بکە قسەی من لەسەر ئەو مامۆسا بەڕێزە و هەموو ئەو مامۆسایان بەڕێزانەی تریش کە بۆچوونیان وایە مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی کاتێک یەنە سەر جادە داوای حەق و مافوی خۆیان نەکەن بە هیچ شێوەیەک ئەو موچەیەی کە وەری ئەگرن ناچێتە قاڵبی حرامەوە لەبەرچی لەبەرەوەی ئێمە وەکو فەرمانبەران بە شێوەیەکی گشتی لە 10 ساڵی ڕابردووە هەتا ئێستا ستەممان لێەکرێ تا ئێستا 60 موچە 59 بۆ 60 موچە یان بە کۆی گشتی نەدراوە یان بە نیوە دراوە یان بە ڕوع موچە دراوە دەی ئەمە ئەو پارەیە کە نەدراوە ئەو پارەیە کە بەناو پاشەکەوت کراوە مامۆستای بەڕێز یا هەر کەسێک هەر قسەکەرێکی تری بەڕێز بۆ بە سوڵتە و دەسەڵات ناڵێ ئەو پارەیە کە تۆ بردووتە خواردووتە لە هەر شتێکی ترا سەرف کردو من نازانم بۆ ناڵێ ئەو پارەیە حرامە تۆ بە چ حەقێک ئەو پارەیە گل ئەدەیتەوە پێغەمبەری خوا سەڵسەڵەم ببوو لە فەرموویەتی جەنابتان باشتر دەزانن حەدم نییە لە حوزور جەنابتانە دەفەرمووی پێشەوەی کرێکار عارەقی وشک بێتەوە کرێکەی بن گومانیتیان ویستم ئەمە ئاماژەی پێ بکەم چەند فەرمودویەکمانەیە چێ لە فەرمودەکانمان ئەوەیە کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم تۆ مافی ئەو کەسە بدە کە بە ئوجرە گرتوتە واتە کەسێک کارگوزارە بۆ نمونە سەرۆکی وڵات تا کۆتا کارمەند ئەوەی کە لە بەرامبەر وەزیفەکەیە کارەکە بەڕاستی موچەخۆرە کارمەندە ڕەسوڵ الله فەرمێ کاتێک کە تۆ کەسێک ئەگری بە ئوجرە یعنی بۆ نمونە بەرامبەر ئیشەکەی بەرامبەر بە موچەیەک پێش ئەوەی عەرەقی نێوچاوانی بسڕێتەوە پێشەوە جلەکانی دابتەکێنێ باشە تۆ حەقەکەی بەرێ باشە تۆ یعنی ئینسان بە چ حەقێک تۆ مافی موچەی ئەو کەسە ئەبەی قوتی ئەو کەسە ئەبڕی نانی ئەو کەسە ئەبڕی کە بۆ نمونە حەقەکەی وەکو خۆی ئەدا کردووە ئێستا تۆ هیچ موچەکەی لێ ئەبڕی قوتەکەی یعنی بۆ نمونە دەسەخەیتە بینا قاقای ئەمە لە چ شەریعەتێکا هەیە چی یاسایەکی ئاسمانی و زەوی ئەمە قبوڵەکات تۆ بە 2 مانگ یا بە 3 مانگ موچەیەک بدەیت لەبەرەوە لە ڕاستیدا ئەمە ستەمێکی زۆر گەورەیە ومێدەوارم داواکارم کۆتایی بێنن بەو ستەمە یعنی هەم لە شریعەتی پیرۆزی ئیسلامە ڕێگە پێدراو نییە تۆ کەسێک کارێکت بۆ ئەنجام بدە لە دوایەتی ئەوەی حەقەکەی بدەیتێ و دەستخۆشی لێ بکەیت بەڵام چی لەولاوە بیچەوسێنیتەوە ئەو چەوساندنەوە هەم لەلایەن خوا سبحانه وتعالى ئەگەر خاوەنەکەی تەوبە نەکا و حەقەکە نەگەڕێنێتەوە هەم لە لای خوا سزا ئەدرێ و هەم لە لای خەڵکیش ئەبێ بدرێ بە دادگا و سزای خۆی وەرگێ
وڵا بەداخەوەم ینی من هەمیشە وتومە ئەوەی بەدەست خەڵکۆی گیرمانخوارە بەدەست پارتیەکی تۆ گیرمان نەخواردووە ینی ئەمە باجی خەڵکی ئێمەی دەین ئەگینە ئەو خەڵکێکی ئیسە لە ماڵۆ دانیشتوە لەم کامێری جەنادۆ سەیری ئێمەکە تەحەداکەم کەس لە ماڵەوە سیلی نەوتی نییە خۆی پێگەرم کات و مناڵەکانی پێگەرم کاتەوە ینی بەڕاستی ئێمە بگەین ئەو قەنەعاتەی کە خەڵک خۆی بگا بۆ قەنەعاتەی کە یعنی بڕیار بات خۆمان بە خۆمانمان کردووە بەداخەوە خۆمان بە خۆمان کردووە هەر خۆشمان ئەمانمان کردو بە کەڵەگا بەسەر خۆمانەوە ینی ئەمە خەڵکە ئەمانەی کردو ئەمانە چین هەل لە ڕووی کەسایەتیەوە هەل لە ڕووی هیچ شتێکەوە خاڵین لە هەموو شتێک ئەمانە کۆمەڵێکن خاڵین لە ئەخلاق ئەمە خەڵکە وای لێ کردوون خەڵکیان پارێزە کە سوکارەکەی من تویە چەکدارت پاسی ئەمانەکات یەکینە ئەمانە چین ینی بەڕاستی بەداخەوە دوایەوەی لەژێر فشاری هاوپیشەکانیاندا مانگرتووان خێمەیان لە بەردەم ڕێکخراوی نەتەوەگرتوەکان لابرد و کۆتاییان بەو خەباتە هێنا دەسەڵات دڵی بەوە خۆشکرد بوو کە چی دیکە خێمەی ناڕزایەتی لە شاری سلێمانی هەڵنادرێتەوە بەڵام دوای چەند ڕۆژێکی کەم هاوپیشەکانی دیکەی ئەو مانگرتوانە خودی مانگرتوەکانی خێمەیەکی دیکەیان لە ناوچەیەکی دیکەیان پارێزگایە هەڵدا و ئەم جارەیان بە ئاڕاستەیەکی دیکە درێژە بە خەباتەکەیان دەدەن تا بەرنامەیەکی دیکەی مایکی پەیام بەو خولایەتان دەستپێرم کە سپاتەزایان ناکەن.